هیچ کات بووە لەسەر قەڵات وەستابێ ڕۆ و هیچ گەڕەکێک؟ لەناو قەفەسی سنگدا هەر کەسە و نارێک بەخێو دەکات. هەمیشە ڕێزی ئاینی ئیسلام گرتووە و پێم وایە کولتوری ئێمەیە. هیچ شیعرێکت هەیە بۆ کچەکانت؟ دوو چاڵی بچوو لە ڕوومەتت پەیدا دەبن. ڕێک دەڵێی پەنجەی دایکمە لەسەر کولیچەی جەژن. ئەزمەڕ و سەرچناری سلێمانی. باولێرێکی خۆش قسە دەکەی. زۆر سپاس دەکەم، زۆر سپاس دەکەم. لەزت لێ دەبین بەڵێ. هەستی شاعیر لە چیەوە سەر هەڵدەدات؟ لەوە دەگەم لەبەرەوەی ئەمن هەر لە ئەساسدا شعرم بۆ شاعران نەنووسی. نووسەری ئێمە عینادی دەکا لەوەی بچێتە ئاستی خوێنەرەکانی. وەک چۆن جەمەدانیم خۆش دەوێت بۆ جلی بابمە، من ناکرێ دژایەتی جەمەدانی و پەچەی داکم پێم ناکرێت. پرۆگرامی چیرۆکی من چوارشەممە کاتژمێرنەوە دووبارەکردنەوەی لە ڕۆژ کاتژمێرنەوە.